بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شەوی ڕابردوو بە زیاتر لە دەموشکی بالیستی هێرشکرایە سەر هەولێر سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە بنکەیەکی دژمنکارانەی قەوارەی زایۆنیان لە هەولێر بە ئامانج گرتووە لە بەرامبەرشدا حکوومەت هێرێم ڕەتی دەکاتەوە هیچ بنکەیەکی سەربازی ئیسرائیلی لە هەرێمی کوردستان بوونی هەبێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری بۆ دمانکردنەکەی شاری هەولێر چییە و ئایا کورد بۆتە بەشێک لە ململانەی ئیقلیمی و نەوەدەوڵەتی ئەگە بوو بێتە بەشێک ئایا خەتەری دیکە بۆ سەر هەرێمی کوردستان بڕێوێ دەکرێت چۆن مامەڵە لەگەڵ ناکۆکی هەرێمەتی و نێودوڵەتیەکان بکرێت هەروات قسە لەسەر دۆخی هەرێمی کوردستانیش دەکەین بە میوانداری بەڕێز ڕێبین هەردی نووسەر کاکڕێبین بەخێرم سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی بۆردمانکردنی شاری هەولێر کرلایەن سوپای پازداران بە فەرمی ڕایگەاند کە ئەوان بۆردمانیان کردووە. خۆی سەرسوڕهێ نەبوو کە سوپای پازدارانەوە باشکرام جارەوتی یعنی ئەم پێشبینی یەکەم جار کە گەل لە خەبەرەکە بۆیە کە گروپی داعشن یا ئەو شیعانن توندڕەوانن کە دژی ئەمریکان و تەسەوڕ دەکرد زۆربەی یعنی هەر بۆ سەفارەتی ئەمریکی بێ وەکو جارەکانی تر بەڵام ئەوەی ئەم جارە سەرنجی دەیتێن بۆ بنکە ئەمریکیەکان نەبووە و کەمترین زەرەریان بەرکەوتووە و زۆربەی بۆ یعنی وەک هۆی بۆ بە تایبەت بۆ هەرێم نێرابێت. سەیرەوەیە کە ئێران بۆ یەکەم جارە دانی پیانێ و دانی پیانێ کە ئەو کردوێتی و بەناوی ئەوە کە گوایە ماسکەرێکی ئیسرائیلی لێیە. قسەی کابرایەکی ڕۆژنامەنووسی بەناوبانی ئیسرائیلی هەیە لە ڕاست بێ ئەگەر ئێمە بنکەمان لەوێ بێ ئێران ناوێرێ قەسفی بکایانی ئەو بەشێک لە ڕاستی تایە ینی بەڕاستی ئەگەرەوان بنکەیان هەبێ ئێران زەحمەتە یعنی لە جیاتی جارێ ڕەنگە دەجار بیر بکاتەوە بۆی لیاندا چکە و ڕوژاننی هێزێکی بەقوەتە لە ناوچەکەیە. پێم وایە دیوی پەردە شتێکی ترە. چییە بڵێن دیوی پەردە؟ ئەوەی کە زۆرتر تەسەورەکرێ ئەو پەیوەندیەیە کە پارتی لەگەڵ سەدرا گرتوێتی ئێران ئەم کردبوونەی شیعی زۆر پێ ناخۆشە پێی وایە ئەمە موامەرەیەکە لە دژی هەر شیعگەرێتی لە مەنتیقەکە ئاکرێ پێی خۆشە تارە شیعەکان هەمووی یەک بن و بە درێژایی لەوەتی عێراق ڕووخاوە ئێران دەورێکی سەرەکی هەبووە لەوەی جەبهەی شیعە جەبهەیەکی یەکگرتوو بێ هەمیشە چەند ناکۆک بوو بن هەر کۆی کردوونەتەوە بە ژێر زەخت بێ بە ئیغراعات بێ کۆی کردوونەتەوە. ئێستا و جەبهەیە دابەش بووە و ئێران ئەم دابەشبوونەی پێ ناخۆشە ئەشێوێک ئەو لایەنەی کە جیابۆتەوە بۆی دەرکەوێت کە ناجح نابێت سەرکەوتو نابێ بەڵام بە پشگیری پارتی توانیوێتی سەرکەوتوو بێت ڕەنگە بتوانن حکوومەت تەشکیل بکەن پارتی و سونە و هینەکان. پێم وایە ئێران زەخت بۆ واکە کە پارتی نابێ و دەورە ببینێت نابێت یەک ڕیزیشی شعەتێک بە و نابێت پێ لە خۆی زیاتر ڕاکێشە. بەس هیچ بە تایبەتی بۆردمانکردنی ماڵی بەڕێوەبەری کۆمپانیای کارە گروپ هیچ پەیوەندێکی بە مەسەلەی نەوت و غاز و وزە هەیە کە دوێنێ شەو ماڵەکە ئێویش بۆردمان کرابوو؟ خۆی ئەم تەفسیرێژێ بەڵام من تەفسیرێکی دووریە بینم ئەم ئەگەر ئەمەوا بێ ینی پێشەوەی دەستی ئێرانی تیاابێکا بوو دەستێکی ڕووسی تایە ینی دیارە ڕووسیاش دەورێکی لەما هەیە چونکە مەسەلەی غاز زۆرتر حساسە بۆ ڕووسیا ڕووسیا ئەزمەیەکی غاز لە جیهانە دروست بکات و ناشیەوێ هیچ جێگایەکی تر ینی ئەگەر ئەوەی هەبێ ئەمە زمێ کەم کاتەوە نزیک کاتەوە وەکو سزایکی ئابووری بە نسبەت ئەوروپاوای بینێ ئەو فشارە زۆرەی کە لەسەر رووسایە کە گوایە ئابلۆقی ئابووریە درێ سزای ئابووریە دەن و ئەو شتانەکەن ئەم لە مقابلی ئەو غازی هەیە لە ئەوروپای بسەنێ چونکە زۆربەی ئەوروپا پشت بە غازی رووسیا بەستێ و ئەومەش ئەزمەیەکی ئابووری گەورە بۆ ئەوروپا دروستەکە. ئایا ئەترسێ لەوەی کە غازی کوردستان ببێ بە دیلیەوە کەمێک لەو زەختە لەسەر ئەوروپا کەم کاتەوە تۆزێ بە دوورە بینەمینەکەەوە بێ پێم وایە هەر پەیوەندی بەم تەشکیلکردنی حکوومەتی عێراق کەیستا بەڕوونی ئەوەیە کە پارتی لە هواپەیمانێتە بێتە دەرەوە کە لەگەڵ سەدر و حالبوسی سێ قۆڵێکە ئەو مشەکە ئەو پەیامەکەیەتی بە بۆ چوونی بەڕێز یەکێکە لە ئاگەرەکە یەکێک لە ئاگەرەکانەوەیە کە بەڵێ بە قسەی ئێران بکە مەچۆرە و جەبەیە چونکە پیان وایە و جەبەیەکە ئیمارات و تورکیا و سعودی ومانی لە پشتەوەیە ئەوانە بە خەتەرە بینن و هەر کردکردنی شیعە لە عێراقا بە خەتەرە بینن لەبەرەوە بەڵێ بەشێک ینی پێم وایە پامێکی زۆر ڕوونە. باشە بەس ئێستا کورد بۆتە بەشێک لە
ململانی ئیقلیمی بێ و خراپە بۆ کورد کاک حەکیم پارتی بێ یەکێتی بە هەر لایەنێک بێت مشکلەوە ئێمە هەرکە لەوەتی هەرێم دروست بووە ئێمە بەشێکین لە ململانە ئەقلیمیەکان ئەمە هیچ کێشێک نێ لە هەموو دنیا ئەمە هەیە ینی تۆ لە هەر وڵاتێک شێ بکەیت ناتوانانی لە دەوروبەری خۆتدا بڕی ناتوانانی بەشێک نەبی لە کێشە و چارەسەری ئەو ناوچەیە ئەوەی کە لە کوردستان مشکلەی دروست کردووە ئێمە یەک بەرە نین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ململانیانە بۆ ئەوی لە معادلانە هینێکمانە یەک سیاستمان نییە یەک بۆ چوونمان نییە بەیەکەوە ئیش ناکەین بگرە ناکۆک و دش بەیەک و بگرە دژمن بەیەک ئیشەکەین ئەمە کێشەکەی دروست کردو ئەگەر نایەمەگە سیاسەتێکی موحدمان هەبایە هەموو حیزبەکانی ئێمە مەسەلەن یەک سیاسەتی یەکگرتویان بەرامبەر بە ئێران هەبووە بەرامبەر بە تورکیا هەبووە بەرامبەر بە عێراق هەبووە هیچ کێشەیەک نەبوو تۆ توانی بەرەنگاری ئەمە ببیتەوە و ئەشتیتە ناوی ئامادام تۆ هەرێمێکە دروست کردووە ئەم هەرێمە زۆر نەبەدڵی ئێرانە چونکە دروستکردنی هەرێم یەکێکە لە شتە دیموکراتیەکان کە لە عێراقا هەیە و دەوڵەتانی دەوروبەرمانیشی دیموکراتی نین لەبەرەوە لە نموزەجی دیموکراتی سەرکەوتو ئەترسن ئەوەی کە کێشەی دروست کردەوە نییە کە ئێمە بەشێکین لە ململانەیە ئەوەیە کە ئێمە ناکۆچین وەم ناکۆچانەشمان پەرد بووە بەسەر ناوچەکەیە هەر یەکەمان سیاسەتی جیاواز لەگەیت بەڵکو سیاسەتی دوژمن بە یەکمان هەیە یعنی ئێمە لە دۆخێکین بەداخەوە دانی پیانانێن ئەلبەتە ئەمانە زۆر لە پەیوەندی خۆیانە درۆوەکەن ئەمانە تەقریر لێگەیەن لە جاسوسی بەسەر یەکەوەکەن لای دەوڵەت ئاقلیمیەکان یعنی یەکێتی لەسەر پارتی لەسەر یەکێتی هیچ شتێکیان نییە کە قسەیان بۆ شوێنانە بن کە پەیوەندیان پیانەوەیە وە نەبێت سیاسەتی یەکگرتویانەبێ ئەمە کێشەکەی دروست کردووە لەبەرەوە تەبعاً ئەمە ئەزمونێکی زۆر لەرزۆکە زۆر لاوازە و پەیوەندی بۆیە تا کەی خزمەتیە و ئەجندا ئەقلیمیان ناکەی کە زانیان خزمەتی ناکەم پولێکە پێوانێن و ئەو کوژێنەوە ئەساسەوە کوژێنەوە لە کاتیشا کوژێنەوە کە میلەت حازرە بۆ کوژانەوەت کاکە حەشیمیان ئێمانە دۆخێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسیان دروست کردووە ئەگەر بکوژێنرێنەوە خەڵکی ناخۆش نییە خەڵکێکی زۆر پێخۆشە باشە بۆ چی وایلات وێستە خەڵکێکەیە خەڵکی شەقام هەیە مەسەلەن پێی خۆشە بۆ دومان بکرێ بۆچی بۆ دۆخە گەیشتوون ینی ئەو بۆچی دۆخەکەوای لاتوە خەڵک ئەوەندە بازیان دەڕەوینەکەین ڕەنگە ئەوە نەبێ کە زۆر پیان خۆشەین کرد بەڵام یەکشە دوازە بەشێکی زۆری خەڵکی ئێمە پێی خۆشام دوو دەسەڵاتە بڕۆن هەرچیەگە بینێ لە چایم دوو دەسەڵاتەیە بینەوە تا ڕادێکی زۆریش نەحەقین یەکاک حەشیمیانی وڵاتێکیان بەدەستەوەیە نەوتێکی هەیە نەوتێکی زۆری هەیە سەرمایەکی جوتیاری گەورەی هەیە زەراعاتێکی باشی هەیە 200 ئاوی تایە لەسەر سنووری سێ وڵاتە یعنی موقعی جوگرافیاکەی زۆر موقعێکی مهمە و سنوورەکانی پارێکی زۆر پیاکە خەڵکەکەی لەژێر حسارانیە وەکو سەردەمی سەدام هەموو سنوورەکان کراونەتەوە لەگەڵەوەشە ئەم هەموو پارە زۆرە ژێتە وڵاتەوەمانە هەم ئەوەنە دزیان لێ کردووە ناتوان معاشی خەڵکی بن لەبەرەوە خەڵک ناحەقی ینی تەواو ئەمە مەزموونی لەبەر چاو کەوتووە وفعلا يعني هەڵگەڕانەوەی ڕووبا خەڵکی هیچ پێی ناخۆش نییە هەر کامێک لەمانە بکوژێنرێنەوە زۆر باشە بەس سەبارەت بە هەڵوێستی هەرێم سەد لەمە دووە چۆن مامەڵە بکرێت لەگەڵ ئەو پێشاتە نوێیە ئێمە شتی خراپمان کرد کاکەین ئێمە تا ئێستا تا پێش ئەم پێشاتانە لە بەغاری یەکگرتوو بووین ینی بە درۆژ بوو هەرمانتوانیەوە یەکگرتووە پارێزین یعنی هەم بە لیستی یەکگرتووە چوین هەم لە مەسەلەی پۆستەکانە بە یەکگرتووی قسەمانە کرد وەفدی هاو بەشە بوو ئەم جارەوەش نەما پارتی غەڵەتێکی استراتیژی گەورەی کردووە کە چارەنووسی کوردی خسۆتە سەر قمارەکە چییە بڵێن؟ ئەی تۆ کە ڕازی بووی بە زۆرینە من پێم سەیرم برادرانە چۆن بیرەکەنەوە کە تۆ ڕازی بووی بە فکرەی زۆرینە و ئێمە ئەقەلیەتی هەمیشەیی ناو عێراقین بە حوکمی ئەوەی نەتەوەیەکین ئەقەلیەتی کەمایەتی هەمیشەیی ناو عێراقین چۆن ئەچی ڕازیە بی بۆی بە منطقی زۆری نەحکمی عێراق بکرێ ئەی باشە لەو ڕۆژە ناترسی کە شیعە و سونە بە یەکەوە ڕێبکەونەوە تۆ ئاوتکەن و تۆ لە هەموو شتێک بێ بەش بکەن تۆ کەمینەیەکی بەردەوام کەمینەی ئێمە قەت بە ژمارە ناتوانین ببین بە زۆرینە ئێمە هەتایە کەمینەی ناو عێراق بین لە چاو عەرەبەکانە بێگومان هەمیشە کەمینین لەبەرەوە تۆ چۆن ڕازیە بی بەوەی یعنی ساوێلکەیەکی تێکی سیاسی ڕقێکی سیاسی بەرامبەر بە یەکێتی و دژایەتی لەگەڵ یەکێتیە هەڵناوێکی پێناوە کە بە بڕای من بۆ داهاتووی کوردستان زۆر مەترسیدارە چونکە گەڕانەوە بۆ فکرەی زۆرینە
مەترسیەوەی ڕۆژە لە ڕۆژان ئێمە لە هەموو شتی ئاوت بکرێن ئەگەر شیعە و سونەکان لە زڵوفەکان ڕێبکەون و بە دووری مەبینە ئەوە تا ئێستا لایەنێکی سونە لەگەڵ سەدرا ڕێکەوتو هیچ بە دووری مەبێن لەگەڵ لایەن ئێرانێکە ڕێکەوێت و خاڵی هاوبەشیان هەیە خاڵ هاوبەشەکەشیان دوژمنایەتیە مابێت بێگومان لەبەرەوە بە بڕای من ئەم هەنگاوەی پارتی بێ کۆدەنگی کورد کارەساتی گەوری بەدوایە لە ڕووی استراتیژیەوە باشە بەس قازان هیچ قازانجێکی کرد تا ئێستا بڵین پێشتر پۆستی جێری سەرۆکی پەرلەمانی عێراقی هەبوو پارتی ئەوەی بەرزێناوە بەڵام بۆ منە دروستنەوە شەرجێباری هەبوو بڕیاری نەوتەکەی هەبوو دادگای فیدراڵی کە ئەوش دەڵێن پەیوەندی بە و هاوکێشەوەی هیچ قازانجێکی کردووە تا ئێستا ئەو موشک بارانش بڵین کە قازانج لای من و تۆ چییە لای من و تۆ مەفهومێکیە لایوان مەفهومێکیە قازانج لایوانەوەی تام دەسەڵاتیان مابێ و خەڵک احترامی بگرێ بێڵن بۆسی خۆیان دزی بکەنەوە ئەم براون قازانج لای من و تۆ چی بۆ مەسلحەتی میلەت باشە ئێمەی کاکرێن هیچی بۆ مەسلحەتی میلەت نییە ئەمانە بۆ جرفانی خۆیانەی کە تا ئێستا سەرکۆمار وەرگن خۆ زۆر بۆیان مهم نییە پۆستەکەیان یانیەوە نەبێ بۆیان مهم بێ لەبەر کورد دەیانێ بەدەستی بێنن چونکە ئەوەی کە چونەتە ململانێ لەگەڵ یا خۆ عەرەب نییە تورک نییە لەگەڵ کوردا چونەتە ململانێ ئەم شەڕ لەسەر کورد نییە ئەوە بەس تەنها بۆ بەقوتکردنی پێگەی خۆیانە بۆی زیاتر بۆسی خۆیان چیانەوێت لە وڵاتە بیکەن ڕێکەوتنەکەشیان لەسەر سەدرا بەو خۆشببینیەوە کە سەدر وازیان لێنێ نان خاتە ژێر پرسیاری قانونیەوە بۆسی خۆیان بەردەوام بنەوینانە بەڵام دەردی تۆڵێ ئەو قەرارەی محکەمەی فیدرالی ئەبوو ئێستێکیان پێ بکە کە سەدروا تعاملیان لەگەڵا ناکەم لەبەرەوەی کە شەریک من دیتر لە هەموو شتێکتان بێدەڵە بن ئەمان واچنە ئەو هینانەوە بۆی بێدەم بلیان ئەزانن سەدر زۆرینێ یانوێ ئەو زۆرینە لیان بێدەم بێ باش بەس یەکێتیش نەدەبوو لەگەڵی ڕۆژپاچووکانێک دەڵێن ئەگەر لەگەڵ پارتی ڕۆژە بەیەکە چوپانە ئەوە پەیمان تێ زۆرینەیە بۆ کورد باش بوو هەندێک بۆ چوون ئەوە هەیە یاخود یەکێتیش لە بەغداد ئەوی شۆکاری ئەوەی کە بەرەزوت کە پێشتر ئەگەر بە درۆژ یەکریز بوون تێکی نەداوە نازانم خەتای کامیانە بڵێم بە دەرەژەیە بەڵام من وڵی زۆرتری بینم بە خەتای پارتی بێ پێم وایە پارتی بەردەوام تووشی غرورە بێت غروری زیاکات تەسەورەکە کە لە دۆخێکی سیاسیە لە هەموو حیزبەکانی تر بەهێزترە ئەو بسوێنێکی لاواز لە بەردەمیایەتی یەکێتی لە دوای مامجلالەوە بەرەو کردبوونە ڕوا ناکۆچەکانی ناخۆی کوشتێتی وەلای زالیش ناکۆچەکانی بەردەوامە بە تەواوی خۆی نەگرتوتەوە بە فرسەتی ئەزانێ پێگەی زیاتر دەسەڵاتی زیاتر بۆ خۆینکاوە هەڵپەیەتی ئەگەرنا پۆستی سەرکۆمارەوە ناهێنێت کە ئەو ململانێ گەورەی لەسەر بکەی و یەکڕێزی کوردیشی تیاتێک بێیوە بیر لە ڕووی استراتیژی ئەم بیرە استراتیژیت نەبێ کە تۆ ئێستا قبوڵت کرد بۆ فکری زۆرینە ئەمە ببێ بە نەرید لە عێراقا تۆ تیاچیت چونکە ئێمە کورد هەمیشە عەقەلیەتین یعنی هەمیشە کەمایەتی ناو عێراقە بین بەڵام ئێستا لە 329 کورسی پەرلەمانی عێراق 62 64 کوردە لە 22 وەزیر سێ وەزیری کوردمان وانە یعنی تۆ ئەبوایە ئەگە بیری لای کورد وایە ئەمەد ناکرد چونکە ئەوزانیەوە لە ڕووی استراتیژیەوە چەند بۆ ئێمە مەترسیدارە ئەو هەمیشە ئەگەرێکەیە لە ئەگەرەکان ڕۆژێ سونە و عەرەب سونە و شیعەکان ڕێ بکەون دژی تۆ تۆ ئاوتکەن و تەنانەت دەستکاریە و مادە دەستوریانەش بکەن وازانی کاکە هین هەمیشە یەکێک لە داواکاریەکانیان دەستکاری دەستورە بە سەدریشەوە گامان تحالفیان لەگەڵ سێخۆڵەوەی تێدایە هەموو یەکێک لە خاڵەکانی هەمواری دەستورە ینی بۆ سەرکۆماری عێراقیش لە ماوەی پێش باسی لەوە کردووە مادە دەستوریانەی کە بوونەتە هۆیەوەی کە گرژی دروست بە پێویستە هەموار بکرێنەوە ئەوی شەر ئەوەی وتە بوو کاک حەکی من و تۆژە زانین چش سونەی عەرەب چ شیعەی عەرەب کە باسی دەستکاری دەستورەکە زۆربەی پەیوەندی بۆ مادانەوەی ئەو مافانەوەی کە بە کوردیراوە کەمی لاقی بەخۆیانەوە هەیە زۆر کەمی زۆربەی و مادانی کەیانەوەی لە دەستورا دەستکاری بکەن هەستەکەن لەم دەستوری کە نووسراوە مافێکی زۆر بە کورد زیاتر لە حەدی خۆی مافی پێدراوە و دەستکاریە بێوانە بکەن یعنی زۆرم پێسەیرە ئەوەنە تەسک بین بی ئەوەنە میلەتەکەی خۆتە لا هیچ بێت بچیتان قمارەوە وە خوڕازیش بی بەمە هیچ دووربینیەکە نەبێت کە ئەمە مەترسیەکی گەورەیە بۆ داهاتووی میلەتەکە گوژان لە داهاتوی میلەتەکە خەچ بەس بۆ هەمواری دەستور تۆ بە خەتەری دەبینی بێگومان لە سوڕوانگەیەکەوە هەمواری دەستوری عێراق خەتەر ڕەنگەندێک مادەیە بێ تا ئێستا جێبەجێ نەکرابێ وسازێمە چی هێزێک گەلێک لە عێراقا حکومەکەن هێزگەلی تایفی دینی تونندڕەون لەگەڵ سونەکان کە زۆربیان تا ئێستا ژێژێر تەسیری کللتوری بەعس و قەومیەتی عەرەبی و ئەم جۆرە شتانان ئەمانە کە بێن بۆ دەستور دەستکاری بکەن خۆ دەستکاری دیموکراتیانەی ناکەن
بێگومان دەستکاریەکەن دەستورەکە شتێک لە ئەگەری دیموکراتیتیایە زیاتر دایەخەن ئەیکەنەوە بە وڵاتێکی مرکزی زۆر لەو دەسەڵاتانەی کە بەهێرێم درراوە لێ سندرێتەوە زۆر مافکێمە بە دەستمان هێناوە پێم وایە دەستکاریەکەن و ناشی شارنەوە خۆی لێن بڵنی بەرزەڵێن بەڵەوەمانە کەڕ بوو نایبیستن ئەگەر نا دایان جارەمایان وتووە لە ڕموزە سیاسیەکانیانە دایان جار باسیێوان کردو کە ئەم مافانە زۆرە بۆ کوردە ئەم دەستوران ئەگە دەستکاری بکەنەوەوانە دەستکاریەکەن قابلە چی دەستکاریەکەن و ئێمەش ڕێمان پێ ناگیرێت چونکە ئێمە کەمینەیەکی کەمی لە عێراقا دەڵێن ئەگەر سێ پارێزگاڕەتی بکاتەوە بەزە و کات ئێستا زەمانەتێکی نییە بۆی کە هاوڵاتی کوردستان لەم دۆخە بە باڵێ بدا بۆ ئەوەی کە وە خۆی بمێنێتەوە وایە ئەگەریش هەیە تا و مادێش دەستکاریکەن ئەگەر هەیە یەکێک لەو هینانە مەسەرن کە دەستکاریکەنەوەی بێ کە سێ پارێزگا بۆی نەبێ یەکێکە لە مەترسیەکان ئێوە کاتێک گەرەوەیان ویسیانەوە دەستکاری بکەن چیەکەی یەکێک لە مادەکانی کە ڕەنگە دەستکاریکە نارەوەیە باشە بەس ئێستا ئەوەی کە بەرەزوت مشک بارانەکە پەیوەندی بە و پێکێنانی حکوومەتی عێراقەوە بێت چ بڕیارەکەی دادگای فتراژ لەبارەی نەوت دوای ئەوە چی پارتی بێت چی یەکێتی بێ دەبێت چی بکەن ئەوتت دەبێت ڕابوەستن چی بکەن ڕاست بێ دانیشن بیر بکەنەوە چۆن ئەوەی کە داوایەکەی مەحاڵە چونکەم دوێزە نەتوانای ئەویان هەیە نە لازە و بەرپرسیارەتیان ئەم دووهێزە تەواو بوون ئوستاژیان دووهێزن چونەتە ناو یاری پارە و یاری دەسەڵاتەوە تازە دەرنایەنەوە بیر لە میلەت شت بکەنەوە بەڵام حەلی عاقلانە ئەوەیە دانیشن بەیەکەوە یەک سیاسەتیان هەبێ بە یەک سیاستەوە بەرەو بەغا بڕۆن بە یەک سیاستەوە بەرەو ئێران بڕۆن بە یەک سیاستەوە بەرەو تورکیا بڕۆن ئێمە نایەتە دی مادام تۆ لەگەڵ یەکا پاگنیت بۆ بەردەوام دوژمنی یەکیت و بەعکسەوە چی لە تورکیا موامەرە لەمەکەی تۆ چی لە ئێران موامەرە لەوەکەی چی لە بەغا لەگەڵ هێزەکانی ترا موامەرە لەوەکەی ئەمانە کەی هێزیان بەرپرسیارەتیە گەوریان وستازیان ئەگەر ناخۆی حەل وازەحە حەلەوەیە کە کورد فعلەن بە دڵێکی گەورەوە یەکگرتوو بێ یەکگرتوویکی ڕاستەقینە و یەک سیاسەتی هاوبەشیان هەبێ دووەمە خواستی بوو چاکسازی بۆ عەدالەت نەبێ ئەمیزەوە پێ بڵم بۆی ئەمەش بکەیت پێش هەموو شتێ پێویستت بەگەڕانەوەی سیقەی خەڵکی خۆت هەیە کە بە ئاشکرا لە دەسەیاوە دڵە بۆ ئینتیخاباتە تەزویرە خۆشمە بێکەی توی بیتەوە خۆش دەزانی تەزویرت کردووە خۆش دەزانی و دەسەڵاتی خۆ بزانە ڕۆژێکێت بەگەلێت قەوما ئەگەر خەڵک یەکێ فریاوکەی بەس میلەتەکەتە ئێتۆ دۆخێکت کردو میلەتەکە فریاد ناکەوێت خۆخوایەتی بڕوە لەبەرەوە کاری ڕازای و میلەتە ئاشکەیتەوە لەبەرەوە هەڵناوی یەکەم دەوەیە دژی هەموو و کارانە بۆسی کە کردوتە هەمووی تێک بیتەوە وڵاتێکی دروستکەی ئەو هەموو پارە دزراوە بگەڕێنیتەوە سنوورێک بۆ گەندەڵی دابنەی مافی خەڵک زیاب بکەیت چوزانمە شتانی کابێ بکرێت کە ناکرێت پێم وایە ئەم دوێزە توانای ئەمەیان نەماوە کاکە بە حەکیم ئەمانە چوونەتە ناو دەسەڵات و چوونەتە ناو یاری پارەوە شوێری کردو لە چونەتە یاری ناو دەستگە هەواڵگیریەکانی ناوچەکەش ڕەنگیشە کارتێکی ئیقلیمی هەواڵگیری کورد بەکاربهێنرێت پرسی کورد بەکاربهێنرێت بوون بە بازرگانێکی سیاسی گەورە بەسەر مەینەتیەکانی خەڵکی کوردستانەوە بازرگانی یەکەن و پێشی دەوڵەمەند بوون و پێشم وایە قەومێ ئەوان وا بیرەکەنەوە لیان ناقەومێت هەریەکان لە وڵاتانی تری دنیا نوعی ملک و ماڵیان هەیە ڕۆژانە جەریدە نبینیت هەر جارە و خەبەرێک بڵاوە بێتەوە ڤێلایشی چەند میلیۆنیان لە فڵان شوێن دەرکەوتووە مولای چەند میلیۆنیان لە فڵان شوێن دەرکردەوە فڵان مەشروعیان لە ئیتالیا و زالم لە لەندەن دەرکەوتووە پارێکی زۆر ئەڕۆن ئاوا بیرەکەنەوە چوونەتە ناو گەمەی پارە و فەسادێکی گەورەوە زەحمەتە دەرهێنانەوەیان باش بەس ئەوەی کە ئێمە دەبین بەیاننامەکانی ئەمڕۆ ئیدانەکردن بوو بە خودی بڵین ئەمریکەکانش ئیدانیان کە تا تورکیاش ئیدانەی کردوتەوە تێکدانی سەروەری خاکی عێراق و ئەوانەیە سەیرەوەی ئەمریکاڵێت ئێمە تا مستهدەف نەبووین بەڵێ یەکەم شارە ئەمریکا هەستەکان مستهدەفە نییە یعنی ئەویش دەزانێت کە ئەم مەسەلەی باشە بەس بەیانە هیچ دەگۆرەوەی کە دەڵێن ئێمە خۆ ناچەمێنین و بەیاننامە دەبێت غێری بەیاننامە چی بکرێت چی خۆنای خۆیان ناچەمێنن چیەکەن ینی تۆ دەرەقەتی ئەم ململانێ ئەمانە خۆیان نەخەنە ناو ململانەی خۆ دەرەقەتی نایەن تۆ دەرەقەتی ڕوبەڕووبوونەوەی ئێران نایت بێگومان دەرەقەتی نایت زەی بۆی دەرەقەتی بێی مەگەر بڕۆی عمالەتی زیاتر بۆ تورکیا و بۆ وڵاتانی تر بکەی یعنی قوڕەکە بۆ خۆت لە جیاتیەوەی بە حەلی بکەی قوڕەکە بۆ خۆت خەسترەکەیتەوە چونکە ئەوە ڕێگای چارە نییە ڕێگای چارەوە یا بە عەقڵانە بیر بکەیتەوە بە پێ و توانایی کاتە ئیش بکەیت نەبی بە بەشێک فعلەن لە ململانەیە کە هیتۆ نییە و تۆ دەستکەوتی شتیانە هیچ پێی زاکاوە بکەیت
ئەوە ئیشی عقلانەیە بکرێت نەگەوەی کە ببی بە بەشێک لە ململانێکە و تەنها بۆ کۆمەڵێ دەستکەوت و لێدانی هاوڕێەکەی خۆت حیزبە کوردستانیەکەی خۆت هەنێ شت بکەیت کە تەنانەت زەرێری بۆ میلەتەکە شت هەیە چاوەڕێی زەرری زیاتر دەکەی گەر ئاوا بەردەوام بن یاخودەوەی کە ئێستا لە توش بڵێن ئۆکرانیش دەگوزارێت بازیەوەیە کە ینی میلەتەکە دەیدا کە داگیرکاری رووسیا پەیوەندی بەو ئەوەیە کە بوونە تەرەف لە ململانی نێودەوڵەتیەکان من وای نبینم مەزایی حاڵەتی ئۆکرانیا جیاوازە ئۆکرانیا خۆ نەچوو بۆ ناتۆ بەڵام ئەوە زمانی زیاتری بە رووسیا باە ڕاستە ئیسیفزازێکی زیاتر زیاد لە حەدی رووسای کردکە نابوو بیکە بە پژگیرین بەڵام میلەتیوان جیاوازە لە ئێمە بینیش مقاومەیەکەن میلەتەکەی خۆیان ئەو حکوومەتیان خۆشەوێ شەڕی بۆ بەس میلەتی ئێمەش پێشتر وا بوو بەس ئێستا پێشتر وا بوو ئێستا نییە ئێستا ئێمە بەزگەر دەسەڵاتێکی بەرپرسیارمان هەبە ڕەنگە لەوان بێگومان خەڵکی ئێمە دژی مافەکان نییە ئەم میلەتەیە خەباتی کردو خۆیان خەباتیان نەکردووە کاکەمانەیکەن بەی خۆمان ئەم هەموو هەزاران شەیدەیراوە بۆی ڕۆژە ڕۆژانە دەستکەوتانە کەس لە دژی دەستکەوتەکان نییە دژی حکومڕانی ئەم دوانەیە کە پێی وایە ئەمە بە ناوی دەستکەوتەوە هەموو سامانی کوردستان و بنعرز و سەرعرزیان بردووە و بۆ کۆمەڵێ بنەماڵە ماف بۆ ئەوانە بێمافی بۆ هەموو خەڵکە یاسا بۆ هەموو خەڵک بەسیترین سەرپێچی بکە ڕوبەڕووی یاسایەکەنەوە خۆیان گەورەترین سەرپێچیەکەن لە حرەکەی مرورەوە بیگرە لە مرور لێدانەوە بیگرێکە ئەوە شتێکی سادەیە تا کوشتنی خەڵکە تا پارە خواردنە یکەن کەس لێ ناپرسێتەوە برای باشم لەبەرەوەی خەڵک ئەوەی کە هینێتی دژی مافەکان نییە دژی و مافانە نییە کە کورد بە درێژایی تاریخ خەباتی بۆ کردووە دژی حکومڕانی ئەم دوانەیە خەو بۆەوە بینی ڕۆژێک کۆتاییان پێبێ واقعەتە بحقەتێکی تاڵە بەڵام ڕاستە ئەبێ بیبینی خۆشت خەون بۆ دەبینم حکومڕانیان نامێنێ من بەعکسەوەی بی من خەو ئەم دەسەڵاتم بەسم وەکو کیانەکەنا وەکو ئەم دوێزە بڵێن وەکو کیانەکەنا وەڵی من بەعکسەوە خەونمەوەیە کە چاک ببن خەونمەوەی ڕۆژە لە ڕۆژان هەر بێنەوە هۆش خۆیان کامە کارەست بەرەو کارەسا دەڕوا هۆش بێنەوە خۆیان لە نیوە ڕێگا بگەڕێنەوە شتەکان باش بکەن هیچ یعنی هینێکم نییە هیچ حەزێکم نییە کە کەس لیان لە ناو بچن نەزایی ئیلا مەگە خۆیان بیانێ خۆیان لە ناو بچن بۆ خۆ بڕۆ ناکەم خۆ کوریش حەز ناکە کەسیان لە ناو بچن ئەمە خۆیان بەکارەکانیان یعنی ئەگەر بەرپرسیاریەت یەگە بێ ڕۆژی ئەمانە لە ناو بچن و نەمێنن لەسەر ساحەکە یا زەربەیەکی گەوریان بەرکەوێ بەرپرسیارەتەکە خۆیان نییە خۆیان بەرەو تونێڵی مەرگ دەبن خۆیان بۆ کارانەیەکە ئیکەن و ئەشی بیستن کە خەڵپیانەڵێن مەکەن بەسە بۆستە لە جیاتی جارێ هزار جارین زاردایەتێ لە جیاتی بەیانێ سەد بەیانی بۆ دەرکردووی لە جیاتی خۆپیشاندانی هزار خۆپیشاندانی لێکردووی لە جیاتی شەیدیە دە شەیدی بۆ یاوی ئێدە گوێ بگرە کاتیا تۆ بۆستیت ئاوڕێک بیت تۆ بزانی شتێک چیت کردووە و ئێستا یعنی خۆ باشە باشترین ئەزمونەوەی هاتنەکەی حەجی شعبی بوو بۆ کەرکووک بەرگەی دوو دەقە نەگەر کوڕی باش ئەوە وەزعکەی توێ هاتنی داعشە کە داعشات خۆ بەرگەی هیچ نەگر برای باش ئێدەوە بکە بە دەرز بۆ و بزانە کە تۆ لە دۆخێکای ئەگە میلەتەکە و پشگیری و نەکا بە ئاسانی ئەڕۆیت زۆر بە ئاسانیە ڕۆی وە معادلە عەقلیمیانە بەردەوام لە گۆڕانکاریان چی ود ئۆکرانیا و رووسیا شەڕیانەوێت چی ود ئەم دۆخە سیاسیانێتە پێ چی ود شیعەکان وانە کۆک دەرەشن وەینە چی ود ڕۆژە لە ڕۆژان سونە و شیعە ڕێیەکەون ئەم منتیقە پڕە لە گۆڕانکاری و لەو گۆڕانکاریەتەوە تیاچی تۆ چی تۆ عەقلیمێکی پشکۆلەی بێ پشت و پەناکە کەس لەگەڵتانیە لە قەیرانە لێو قەومیە کەس لێو ناپرسێتەوە تاکە کەسی لێو پرسێتەوە خەمخۆری بۆ خوا میلەتەکەتە ئێدە ئەمە لە دەزمێ ئەو میلەتە ئاشکەرەوە لەگەڵ ئەو میلەتەی خۆتا بە ئەوەی بەکەڵ کردیە ئەمە ئەگەنا دەرەوە نییە دەرەوە لە هەموو معادلێک ئاو فرۆشێ وەکو چەنددا جار فرۆشتیتی کوردیان فرۆشت هێزەکان و بڵێن وڵاتانی بۆچی نەیفرۆشن کاگەین یان بۆچی قمار لەسەر میلەتی بکەم کە خۆی حکومڕانیەکەی خراپە میلەتەکەشی ناوێ بۆ وا نازانی نازان لەمانە چ حکومڕانیی خراپیانەکەن چۆن دیفاع لە حکومڕانی واکەی حکومڕانیە کە نەخەڵگەیەوێ نەکەزێوێ ئەزانن ئەوە لە ئێمە باشتر ئەزان چی وڵاتیان دزیوە ئەزان چەند فەسادیان کردووە چەند گەندەڵیان کردو حکومڕانیوە بۆ پارێزن حکومڕانیەگە پارێزن کە هیچ نەبێ سمعەیەکی جیهانی هەبێ بۆ ئەوەی کە وڵاتێکی دیموکراتە مافی مرۆڤیتیایە شتیتیایە ئێمە هیچیتیان نییە بۆچی بیپارێزن بۆچی شەڕ بکەن لەسەرم کۆمەڵە دەسەڵاتەکە پێدوای وڵاتانی ئەوانەی کە پشتیوانی هەرێمیشان دەکەن زۆرێک لە ئومێدی ڕووی تێکردون سەبارەت بەم حکومڕانیەتە ئەو وڵاتانە
ڕویان تیەکە ئێستا لە معادلە ئەمانیان ئەوێت چونکە لێلایەک و کێشیان لەگەڵ ئێرانە هەیە لەلایەکەوە مەسەلەی رووسیا تەقیوەتەوە لەلایەکەوە تۆزێ لە تایارە دینیەکانی عێراقە ترسن لە شیعەکانە ترسن لە داعشە ترسن تۆ لەم معادلە هەشتی بەڵام خۆ معادلەیەک بگۆڕێت تۆ هیچ نیت تۆ هیچ قیمەتێکت نامێنێ ئەمان وازانن ئەمە هەتاتایامێنێ هەتاتایە نامێنێ کاکە دنیا لە گۆڕانە سیاسە دەگۆڕێ چی وت تاالبان و ئەمریکان ڕۆژێ ڕێەکەون قەت تەسەور دەکرد ڕۆژە تاالبان لەگەڵ ئەمریکای ڕێبکە بە دووری مەبینە ڕۆژێمانەش بگۆڕێن ڕۆژێوان لەگەڵ شیعەکانە ڕێبکەون لەگەڵ سونەکانە ڕێکەون کوڕ ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ داعشە لە سەر مێزێ دانیشت خۆ تیاچیت یعنی تۆ زۆر سەیری ئەمانە نەبیرکردنەوەیان هەیە نە شتێکی استراتیژیان هەیە بۆ میلەتەکان بیری لێ بکەنەوە دڵیان بەم کۆمەڵە دەسەڵاتە بچووکەی خۆیان خۆشە وازان هەتاتاییە باشە بەس سەبارەت بە برێڕەکەی دادگای فیدراڵی کە لە 15 دوو دەرچوو سەرنجی بەڕێز چی و لەبارەی نێوتەوە ئەوەی کە بڕیاریدا کە نەوتێری مادەستور دەڵی یاسای نەوت و غاز سەرنجی بەڕێز لەسەر بڕیارەکە چی بوو پێ دوایە ئەمە خراپە یاخود دەکرێت بکرێتە دەواازەیەک بۆ ڕاستکردنەوەی کەرتی وڵی نەوت و غاز لە هەرێم نابێ بە دەواازەیەک بۆی نەچێتەوە دەستی عێراق من پێم خۆش بوو لە دەستی هەرێما بێ بەڵام بەم نەوعانە ئەگەر تۆ هەڵی بژێری لەوەی کە ئێمە بەم نەوع بەردەوام بینم برادران نەوتەکە بزن و بەشی خەڵکی لێنێن و ئاوا داهاتەکەی لە تاریشیا بێ و کەس نەزانێت چی لێت و خۆشیان پیان ملیۆنێر بن و نەتوانن تەنانەت موچەیە و خەڵکەش بن و هەموو ڕۆژێک بەشێکیش لە موچەکەی ببرن نەوەڵا کاکە بە دەستیانەوە نەبێ باشترە ئێمە فکری ئەساسی ئەمانەی کە ئەم درۆیان بۆ کردین کە ئێمە ئابووری سربەخۆکەین و خۆمانکەنەوە دەربێنین وەزعمان باشە بێ فکرەکەەوە بوو کەنەوە دەرێنن وەزعمان باشە بێ لە ڕووی قسادیەوە پێویستمان نە بەغامێنێ نە بە هیچ شوێنێگەمێنێ خۆمان نتوانین خۆمان بژێنین دەرکەوێ من نە لە هەمچوونە دەژێرباری قەرزێکەوە قەرزێکی گەورەوە کە نەوەکانی داهاتوشمانە بێ باجەکەی بن ناشتوانن وڵات بەڕێوە بەرنێ بەم نەوان نەوتمان بۆچی وەڵا بچێتەوە دەست عێراق بەڵام ئەگەر لە ڕووی هینەوە باسی بکەی لە ڕووی مافی قەومیەمەوە بە مافی کوردی ێزانم کە ئەم نەوتە بەشێکی زۆری لەژێر دەستی خۆمانە بێ بەڵام بە شەرتێ ئیدارەیەکی باش بکرێ ئیدارەیەک پرێ بۆ میلەتەکە بەکاربێنرێ داهاتەکەی ڕوون بێت نەک بەم جۆرە بێت یعنی ئەگە خیارەکان مەبێ ئەم گەندەڵی و دزیی کە لەنەوە تاکرێ بەردەوام بیان نامێنێ وەڵام لەگەڵەوەم نامێنێ بەس دەکرێت بکرێتە دەرفەتێک لەیان دەسەڵاتەوە بۆ ڕاستکردنەوەی گرێبەستەکان بێ بۆ مەسەلەی گواستنەوەی بێ فرۆشتنی بێت یا خوتەرەوەی کە دڵێن ئێمە برارەکە قبول ناکەین و جێگەی قبولکردنی دامەزراوەکان و چوار سەرۆکایەتێکەش بامان شێوە ئەم قسەیان کردبوو چوار سەرۆکایەتێکی هەرێ ئەمە برارەکەیان قبول نییە پێشم وایە نەیە تەسلیمی بکەن شتێک لەو ئەقدانا هەیەن من ئێمە نەیزانین ینی ئەمانە دیارە ئیلتیزامێکی گەوریان لەسەرە کە ناتوانن لەو ئەقدانە دەرچن من هیچی زانیاریەکەم نییە بەڵام من بۆ پەرلەمانی زانیاریەکی نییە جگە لەو برادەرانە خۆیان هیچ کە زانیاریەکی نییە ئەوەی کە زانین بایی ئەوە نییە کە تێبگەین بۆچی ئەمە ڕووەدا ینی دەوا بێت پەرلەمان زانیاری نەبێ خەڵک زانیاری نەبێ کەس نیەتی ئەخەڵکو بۆچی خەڵکو تووڕەیە کەس نازانێ ئەم پارن زۆرەی نەوت چی لێت ینی ئەم ئەقدانەی کردوتانە چییە چۆن ئەڕوە ئەم پارەیە چۆن دابەشەکرێت دزایی ئێسامان 500,000 بەرمیل ئەفرۆشنەوە $100 کاکە هەتوو حسابی پێ ڕۆژانە وانێ لە چ پارەیەش خەیاڵیە کات 200 ملیۆنیش لە عێراقەوە بۆیێت داهاتی سەرسنوور دەیە داهاتی ناوخۆت هەیە کەچ معاش بۆ نادرێ نوکتەیە وەڵی نوکتەیە بار کەسێک کێڵی نوکتەیە من لەم ڕۆژایەشێک لەو کەسانەی ئەژەبیم بینی فعلەن وە باسیەکەی نوکتەیە لای ئێمەش نوکتەیە زۆر باسیەکەی ماسیش بوو بەڵێ ئەوی دێمەش زۆرمان پێسەیرا هەرێ یەنی نوێ بێنەمە چۆن وایە ئەم هەموو پارێکی لێە یعنی شتەکە زۆر ڕوونە بۆ هەموو کەسێ ڕوونە لەبەرەوە هەمیش زانیاریەکەم نێ ڕقدانە بۆچی نوێنایەنە دەرێ چییە لەم دۆخەیە فعلەن خەڵک پێی خۆشەکە عێراق بێتەوە و ئەم پاشەگەردانیە لەو نەوتانەیە سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگرن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوە نامیجیانی و نێودەوڵەتی
ئاوی بڕاتی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاکرێبێ سەر پرسی موچە بەڕێزوتت ئەوەیە کە هەیە نوکتەیە کە موچیان پێ نادرێت پێ دوای پارە هەبێت نەیدەن بە خەڵک هیچ هۆکارێک ڕووداوی کە بەڕێزشت ئێستا نەوت سەروی $100. من هیچ زانیاریەکەم نییە، بەڵام ئەو شکانەی کە هەناوە هەیە ئەمانە مەسلەی کرێی نەوت و شتەکانیان داوە بە کۆمەڵی کامپانیا کە لە ژێرەوەی خۆیانن پارەیەکی زۆری نەوتەکە بۆوان ناڕوە بۆ کۆمپانیایان ناڕوە. ئەو بڕەکەمەی کامێنێتەوە فعلەن بەش ناکە، چونکە لە ڕێە بەشتی جیاواز بە نازان بە بۆریە بە گواستنەوەیە بە چییە بە ئەنواعی فێڵە کۆمەڵی کۆمپانیایان دانا هەموو پارەکابە زانی ئەمە ناویانە ئەو بەدەست ئێمە نیە بەس نا بەدەست خۆیانە، چونکە بەشێکی زۆری ئەو کۆمپانیانەی خۆیانن لە ژێرەوە. ئەو حقەتی ئینەکە یعنی ئەوەی کە ئەزانڕێ ئەگەر نام پارەیەکی لێ وەڵڵا هیچ زانیاریەکم یانی مناڵێم وەکو من زانیاریم نییە پەرلەمانیەتی جگە لە کۆمەڵێک کەسی دیاریکراو کە زانیاری نییە ئەمە چی لێ دێم پارێ کورە کاکە پارەی نەوتنا تۆ 200 میلیارد لە عێراق بووی. بەڵێ ئێستا مانگە دوا کەوتۆ بڵین باشەکانی پێشتر دەهات بڵێ سەر سنوورەکان دێ کە یعنی حەلەکەیکی تیجاری گەورە لەسەر عێراق هەمووی بە سنوورەکانی ئێمە هەڕوە کاکە تۆ سنوورێکە بە تورکیایە بە سنوورێکە بە سووریایە بە سنوورێکە بە ئێرانەوە یعنی سێ دەوڵەت لەسەر سنووری توێە حەرەکەی تیجاری بەردەوامتیایە هەیە پارێکی زۆر باش فڕەیە جاران لە شەڕی نەخوا خۆ نەوتوشت نەبوو هەرەوە بوو شەڕەکەش لەسەرەوە بوو ئەو گومرگە ئەوەنە پارەیەکی زۆریەکە بەشێکمانیە کرد ئەو کاتەوەندەش جوڵەی بازرگانی نەبوو هەمومانیە ژیان ئەگەر ئەو هینە نەبووە پارێکی زۆری فڕێدا ئەو کات حساریشە بوو ێستا حسار نەماوە ئەم هەموو پارەی داهاتی ناخۆتی ئەم پێ دەڵێم وەڵڵی لەگەڵی کێجەبیە ئەیود لە دەرەوە باسیەکەی نەڵێن نوکتەیە چۆن شتی وایە بیان ئەم هەموو پارەیەکی لێ ئەم هەموو نەوتا فرۆشی ئەم داهاتە زۆرەت هەیە ئێستاکێتی دەڵێ پارتی داهاتی نەوتەکە باشی ناگەڕێنێتەوە پارتی دەڵێ کێتی داهاتی سلێمانی سفرە و ناشی گەڕێنێتەوە جاوەرە لەم بەیناتۆ بیدۆتەرەوە پێویستمان بە سەحەفی زیرەکەیە و ئازا هەیە یاری بە جاری خۆی بک بە شاخەتمان پێ بڵێ لەبەرەوە ناتوانم زانیاری بڵێم پارتیەکان ئەڵێن داهاتی ئێرە ناگاتەوە بۆ ئەوێ ئەوانی ژەڵێن داهاتی نەوت ناگاتەوە بەێرە ڕەنگار دووشیان ڕاست بکەن چکار دووشیان بەشی خۆیخوا بەشی خۆیان وارێ بەشی خۆیان نەخۆنەوە خۆی ئەترافێکی دوولایانەی وازەحە کار دووچان ئەمانە و بەشاخۆنەوەیش ئەو بەشاخۆ نادووشیان ڕاستەکەن لەوە ئەتراف وازەحتر هەیە بۆی کە یعنی ئەوانە لەنێەوە مادام پارەی نەونانێنی ئەم پارەیە راخۆی باش بەس سەبەر بە دۆخی سلێمانی ئێستا بازۆکی کە دۆخی سلێمانی خراپترە وێراوی کە موچە سەرتاسەریە بەڵام بۆ نمونە بانزینی پێویست بۆ هەتا نەخۆشخانەکان دەرمان ئەوشاکە بوو بڵین ئەو دۆخی سلێمانی ناودنێکی ئەگەر بەسەر بەشێکی بەرپرسیارەتی حکوومەت تێرێن بەرپرسیارەتی یەکێتیش لە مانتیقەیە چکای سەپار بەس دەوە کە کەس بەس داهاتی ناوخۆ لەم سنوورە پارەم کاتانە 164 زیاتر لە 160 میلیارد دینار بوو ئێستا دەڵێن
زۆر کەم بۆتەوە بۆ 7 ملیار و ئەوانە ڕا بێ مشوری بخۆنە بێ فریایکەون بە تایبەتی باسی کرد ئێستا پێشەوەی بێم کەرتی تەندروستی ئاگادارهین وشداری بڵاو کردەوە کە دۆخەکە خەریکە خەتەرە بێت و خەریکە غاز و شتیان لامێنێ و غازیان نامێنێ هەمووی شەکانیان پێچێکەوێت گاز پێویستیان بە بنزین و گازێ بێ فریا بکەون فریای وڵی ترک بگاتە ئەوەی کە نەتوانن تەنانەت خەستەخانە غاز و بنزین بۆ خەستەخانەی کەنی تر ئەوە گەشتۆ تا دوپلەی ینی نابەر پرسیارەتی وین بە چیەگات نازانمزەی خەڵک لیژنیان قوبوڵەکە ئەمە تاکیریان قوبوڵەکە نازان بەڕاستیکە کە حەج کێشەیستا لەو ماوەی پێش و زبڵ و خاشاکی شەبوو کە پارەی ئەو ژینگە پارێزان 300,000 دینار ینی پارەیەوانیش نادان ئەو کێشێش شەبوو بەتایبەت لە سنووری سلێمانی من تێ ناگەم ئەم ئەزمەی پارەیەکی لە هەرێمی کوردستانە هەیە لای برادرانەیە و ئەو هەموو مڵک و سامانەشیان هەیە خۆ خۆی ئاخە خۆ دینەکەی لەوایە ئەزانی هەموو جارە بەراوردی یەکەم بە بیدایەتی ڕاپەڕین بیدایەتی ڕاپەڕین پارەیان پێ نەبوو پارەیان پێ نەبوو بیدایەتی ڕاپەڕین بگرە نەیانەتوانی موچە بن عێراق وتی موچەتانەیەمێ خەڵک بێ بۆ لە کەرکووک موچەکانیان وەرگرن خەڵک ناچوو کاکە حەکیمەوە نەیەمانە خۆشەویست کە تاکوتەلا خەڵگە چوون ئەگەر نا خەڵک زۆربەیان و دە سەرمان بۆ موچەیەدانا بێموچەیی ئەم هاوڕێیانەمان قوبوڵە ینی ئەوە ناخۆشەویست بوون لای خەڵک ناخۆشەکە ێستا تۆزانی هەیەە ئەنی ئەو کاتە بەڕاستی تۆ نەبوو هاتوویتە سەر وڵاتێک و حسار و هیچیان نەبوو هیچ دەست نەکەوت بوو بەس ئێستا کاکە تۆ نەوتر لە بەردەسایە تۆ وڵاتە و بە هەموو بنعەرزی و سەعەزیەوە لە بەردەستایە جوتیاریەک و زەراعاتێکی بەقوتت هەیە 200 ئاود لە کوردستانە هەیە کە بەشی عێراقیش بە ئاوەیت 200 گەورەت هەیە وەکوتم 3 سنوورت بە 3 وڵاتەوەیە کە حرەکەیکی فەرمی مەرزی فەرمی و نافەرمیە کە حرەکەیکی تیجاری بەردەوامی نەوەستاوی قەرەباڵغی تایە و ئەمە هەموو بعضی وڵاتەر بەواژین هەر بەهێنی گومرگەکەژین خۆخە هەموو وڵاتیە نەوتی نییە وسازیان زەریبەت لە خەڵگەسەنی زەریبەش زیاکەی بەردەوام داهاتی ناو خۆت هێنەوت وەڵڵای کاکە حەجیب تێلاگەم زۆر چییە خەڵکیش تێلاگا بۆیە هەمووی بێتاقەتە و تووڕێ لێیان ینی بۆیە کەس بەڵێستا باز ڕسوماتی زیادی کردوەوەی کە بەڕێز و باس هەر بەرز زیاد شەکە سەمونخانە و ئەمڕۆ نانەوخانەکەی کە چوون وای پێوتم وتی ئەمڕۆ زۆر پڕە چووکە لە سبەینەوە زیاگەی وتی لە سبەینەوە زیاد بێ 25 چێتە سەر 6 نانە بێتەوە بە 8,000 وتی ئەمڕۆ مامۆستا زۆر بکڕا وایە هیچ تەفسیرێک نییە جگە لە ئەمانە ڕۆژ بە ڕۆژەی سەرمێنن بە کەڵکی دارەیە وڵاتەنایەن لاسی بە پرسیاری حکومڕانیە وڵاتیانین خەڵکێکن دەمێکە کاتیوان هاتووە بڕۆن بەڵام ناڕۆن دەبێت کێ پێیان بڵێ بڕۆن خۆی بێ خەڵک پیان بڵێ بەداخەوە ئێمە خەڵکی ئێمە پەرتەوازەیە هێزێکی پەرتەوازەین ئێمە بەهۆی ئەم ناکۆچیەوە کۆمەلگای کوردستان کرد بووە کاکە حەشیم ئەزایی ئەم کۆمەلگایی لێرێ جیاوازە لەو کۆمەلگایی لە هەولێرە و کۆمەلگایی لە هەولێرە جیاوازە لەو کۆمەلگایی کە لە دۆکە ئەمانە توانیانە هەم کۆمەلگای ئەمە لە یەکدا بپڕێنن و بە یەک ئاراستە پەروەردەی زێنی و هوشیاریان وەکو یەک نەبێ یەک حەزیشیان نەبێ دەزایی کۆمەلگای ئەمان وا کردووە توانیوانە فعلەن لە هێزی بکەن چکە بەقوەتی کۆمەلگا لەوایە کە یەگرتوو بێ کاوە پارچە پارچە بێ حەزێتی هیچ نایە بۆ فعلەنەوەی مەسال ئەو دۆخاژین لە تۆ سەر تەماشاکە لە سلێمانیە خۆ بەردەوام مزارە هەیە و بەردەوام بەرخورد هەیە و ئەگاتە شەیددان و ئەگاتە پەلاماران و بەعزێ جارەگاتە مقەرسووتان و شوێن سووتانن بەڵام بە نەتیجە ناگەین چونکە کوتلەیەکی بەقوت و یەگرتو نین کۆمەلگا کە یەگرتو نەبوو کە بەیەکەوە ئیشی نەکرد زۆر بەقوت نییە قوتی کۆمەلگا لە یەگرتوەکەیەتی لەوایە کە کۆبێتەوە بەداخۆی بە ناتوانین کۆبینەوە لێرا ئۆپزیۆنی کشمان هەیە کە توانای کۆکردنەوەی ئەم بەشێ یەک پارچەیە نییە ئۆپزیۆنی ئەمە بەداخەوە وەکو دەسەڵات پارچە پارچەیە لە ناو خۆیان پڕ دڵدۆنجین لە ناو خۆیانە و تا ئێساش یعنی نەگەیشتونە تا ئەو ئاستە گەورەی بەرپرسیاتی بڵێن بابەجان هەموو شتەکانی خۆمان بەم لاوە ئەبی ئەم دۆخە لە بەرە میلەتار چۆنێ بۆ بگۆڕێن با ئێمە بەیەکەوە یەک بەرنامە و یەک شتی هاوبەش دروستکەین
و ئەم میلەتە لەم قەیمەرانە ڕزگارکەین ئێمە ئۆپۆزیسیۆنێکی واشمان نییە بەداخەوە هەوڵ هەیە هەوڵەدا نەزانی بەڵام هەر ناگەن بە نەتیجەیانی خەڵک ناومێت بۆ لەوە هەتا خەریکە لە ئۆپۆزیسیۆن ناومێت دەبێ بەوەی کە بتوانێت بەدیلێکی باش بێ بۆ ئەمینە چکە ئۆپۆزیسیۆنێکە لە ناوە کەرتە کردکردنی کۆمەلگای ئەمە زیاترەکە لە جیاتیەوەی یەکگرت و تری بکە ئەلا کولین بەزوێنەکە چۆنە کاکە حەکیمجان وازەحە هەر بە انتخاباتە دەرەکەوێت ئێمە نسبەی لە سا هەفتای خەڵکی ئێمە ناڕازیە ئەم نسبەیە چی لەکەی تەزایی و من نازانم برادرانە بۆ ڕاستی یعنی بۆ نابینە نەمانای چیەک لە سا هەفتای خەڵک بەشداری انتخابات نەکات یعنی نەسا هەفتا لە تۆ ناڕازیە با بڵین وەکو هەموو وڵاتێکی دنیا بازێک ڕەنگە هەموو لە سا هەفتاکەش با نەڵێن باشە با بڵین لە سا بیسیەوەیە کە هەر تااقەتی انتخابات و سیاست و شتی نییە چکە مەشەیە لە کۆمەلگا لە سا مهتەم نییە بە سیاست و بە بەشداری لە انتخابات و ئەم شتانە بەڵام لە سا لایانی کەم لە سا 50 تا لە سا 40 ئەوانن کە مهتەمن بە سیاست و بە دافعی سیاسی نەچون بۆ هەڵبژاردن ئێمە ئەماگە کۆیکی تۆ نسبەیەکی یەکجار گەورە ڕێژەیەکی یەکجار گەورە بگرە زۆرینەیە گە کۆ بێتەوە لەسەر شتێک زۆرینەی کۆمەلگای کوردی پێگەێنێ یعنی ئەو لە ساچ لە کۆ بێتەوە ئەتوانێت زۆربەی هێزەکانی تر پێشەمووی هێزەکانی تر بکەوێ چۆنیش لەسەرم لە ساعت چلاکی چۆن کۆیەکەیتەوە چۆنی خەیتە دەن چۆن ومێدی پێگەڕێنیتەوە چۆن ئەم ناکۆچەی کە هەیەی لە حیمیەکەیتەوە ئیشی ئۆپۆزیسیۆن قورسە بەڵامەوەشی کە لێ قورسکردون ناکۆچەکانی خۆیانە باش بەس وەکو حکوومەت ئەگەر ئێستا موچەی پێ نەدرێت پرۆژێ خزمەتگوزاری و تەندروستی ئەوانە بوەستێ باز و ڕسوماتی زیاد کردووە لە ڕووی ئەمنیشی ئێستا کێشێک دروست بووە ئێرکی حکوومەت چی ئەگەر دەمێکە وایە ئەمانە چی دەکا مادام ئەگەر ئەمان مادامە توانن پارەی ئەندام حیزبەکانی خۆیان بن و ناژێڵنەوە بکەوێ و بەشێک لەوەی کە ئێمە بێموچین لەبەرەوەی کادرا حیزبیەکان قەت بێموچە نابن موچەی ئەوان هەمیشە لە ژێر خۆیەتی هینی دەست و پەیوەندەکانی خۆیانی خۆیەتی ئەوەی منێتەوە خەڵکە فەقیرەکەیە ئەوان ڕێیان وایە و خەڵکە فەقیرە بەم دۆخەی کە هەیە توانایی جوڵەیەشی گەوریان نییە لە ناوەوە کردن ئەگەر جوڵەیەکیش بکەن سەرکوتیەکەن چیەکەریز لەمانە نەکە تەنادات سەر موچەکەش پێ نەدرێت چی ماوەیەنی حکوومەت من پێ دەڵێم دەمێکە موبەڕی بوونیان نەماوە مبەڕیانەوەی بڕۆن ینی هیچ موبەڕێک نییە بوون بەڵام ئەمێنن لەبەرەوەی پێ دەڵێم ئەمە سیناریۆکەی لای ئەوان موچە خۆرە حیزبەکەی خۆیان پارە وەرەگرێ لەبەرەوە هەش باخەتەر ناکەن خەڵ با بۆ خۆی هەر قسە بکە چێ مزاراکە لە سەرجادا تو کۆمەڵە برادری بۆ نێرین و سەرکوتیەکەین و یەکدوانیشان لێ کوژنەوە ترە چێتە ماڵەوە ئەمە وێنەکەیکە لای ئەوانە ئەژێنە ما عقلیەتە چێ خۆ عقلیەتەکە هەموو دنیای عقلیەت دێتە سەرجادە با بێنە سەرجادە ئەوان بەڵام لەبیرت نەچێ ئەوان دەست و پەیوەندەکانی خۆیان امتیازاتیان نەبڕین هەرو خۆیەتی و مەشەکە موچیان بۆ نادرێت بەس سەبارەت بەم کابینێ خەریکە بڵێن ماوەکەشی تاوا دەبێت بە کابینەیەکی خراپتری دەبینی لەوەی ڕابردوو زۆر ئەم کابینەیە هەر زۆر من جارێکی کەش لە وازام لێ نارتی بوو باسم کرد من بە خراپترین بۆ تاریکترین کابینەیە بینم کە لە دوای ڕاپەڕینەوە دروست بووە چونکە سەرباری هەموو خراپیەکانی کە هەموو کابینەکانی تر هەبووە لە مەلەفی مافی مرۆڤ و لە مەلەفی پێشێرکردنی ئازادیەکانینا لە ترۆپکایە ئەم کابینەیە ئەم کابینەی هەرچی چالاگوان و هەرچی ئازادی خوازی ناوچەی بادینان و هینەیە لە سژنی توندکردن بە حکمی قەرەقۆشی لە سژنی توندکردن و بە یاسایەکی زاڵم هەمیانی حکمدا و هەرە کوڕە باشەکان و ڕخنەگرەکانی ئێمەی بە ناوی ئەوەی کە جاسووسن و نامنن ئازاردان لەبەرەوە کابینەیەکە تاریکترین کابینەیەکە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بەخۆی بینێتەوە هیوادارم کە ڕۆژ نێتەوە قەت نێتەوە قەت سەرۆکەکەشی سەرۆکەکەی ئیشی ینی کارنامەکە سەرۆکەکە لی بەرپرسیارە جێگرەکەشی وایە ئەم کابینەیە قەت نێتەوە و ئەو کەسانە قەت جاریچکە ئەو حکومڕانیە نەگرنەوە دەست چکە بۆمان دەرکەوتنەوەوانە ئەگەر حکومڕانی بکەن کوردستان ئەبێ بە زیندانێکی گەورە بوو هەموو ئازادی خوازێ ئەمە جگە لە هەموو گەندەڵێکان کە بەردەوامە یاگە ئەمەنیتیانە گۆڕاوە ئەنا یەکشت گۆڕاوە یەکشتوانیوە گۆڕاوە دەوام تۆ زیای کردووە بەزەوە گۆڕاوە تۆ وەزیرە بێ سەعات دوو بڕاتەوەرەوەی بەس لە ڕووی داهاتیشەوە موچەش داهاتیشی زیای کردووە بۆ زیای نەکردووە پارەی بەڵین ئەوە شەر زیادی کردووە باج ڕسومات زیای کردووە بەڵام پارەی نوتی سەرکەوتووە ینی کابینەکانی کابینەی پێشوو تۆزێ مشکلێ لە دابەزینی نەوتا هەبوو بەڕاستە بوو
لە پڕدنە و دابەزی بەڵام ئەم کابینەیە بەردەوام لەوەتی دروست بوار نەوت ڕۆژ بە ڕۆژ سەرەکەوێ بۆ ئەم شەڕێ وکرانەوە دەخری کافرێ هێمان هەروەکو خۆیانن پارەکەشیان لە بەقاوە بۆیە کابینەکەی پێشوو لایانی کەم پارەکەی بەقاو بۆ ناهات شەڕی دنیایان کرد لەسەری پاریان بۆ ناهات لە بەقاو بەم دۆخە کارە ساتەوێ نەبووکەمان دەڵێن چاکسازیان کردوسە لەو ڕۆژانە ناڵێم چاکسازیەکانە 2 ساعت کرد کڵە داهاتی بڵێن چاکسازیان کردو بۆیە داهاتی نەوت ئێستا لە سەدا چلوویەکی بۆ وەزارەتی دارایی دەگڕێتەوە من ئەمانە بە هیچی بە پولێ ناکڕم مادام نەبووە بە بەرنامەوە هین ئایا وەزئی خەڵک لەم کابینەیە باشتر بوو لە کابینەی پێشوو خراپتر بووە باشتر نەبووە تۆ نەکە کۆتایی و بە پاشەکەوتی موچە نەهێنا ئەمەوە هیچ کۆتایی بە پاشەکەوتی تۆ نەتوانی موچەکە عینی ئەوان لە کاتی خۆیان بی لەگەڵەوە شاکە داهاتەکە و زیای کرد پارەی نەوتە زیای کرد پارەکەشە لە بەغاوە بۆ هات تۆ ساشەر موچە بۆ نادرێ هەر بە سێمان جارێ موچایی تۆ هەرجارە و تام معاشی یەکێک لە وەزارەتەکانەکەی دوومانی پێچێ چاکسازی چیم پێڵی ئەم درۆیان بۆکەی نازام لە ساعت چل چۆ بۆیە بەفعلی چیت کردووە بەفعلی منەوەیە بینم خەڵکی ئەمە نەموچەی وەرەگرێ پاشەکەوتی موچە لەسەری بەردەوامە دووسێمان تەخیریەکەی لەگەڵەوە شاکە بەردەوام دەهاتێ بە منتەقە بێزیای کردبێ نەوت بۆ بە $100 کاکە بە سەدی تێپەڕانوە تۆ هەر لە وەک خۆتی بەس بە پرسیارەتەکەی هی پارتی هیچێتی بڵێن بە پلەیستەرێکی ئەو دوانەیە ئەو کابینەیەمە بەسم هەمیانە هەموو بکە بەشدارن بە گۆڕان و بینەوەی تەبان پرسیارەتەکە هەری هەرسێکیانە هی پارتی و گۆڕان و هیچێتیە بەس گۆڕان هیچ ئاگای لە هێز و پارەی کووالا هیچی لایە بۆ چێکی تەنا حکوومەتەوە کە تو ئاگای لێنێ بۆ چێکی وەزیری داراییان نییە لە ماڵەوەی دەڵێن نیگەران ئێستا لەبەرەوەی لە ئینتیخابات نزیک بووینەتەوە ئێسایانەوەین کەنێ خۆ 4 ساڵ لە تازە نیگەرانی یعنی ئەزانی چی کاک حەکیم کە تۆ ئەزانیت لەم حکوومەتا بەشدار نیت و هیچ پێ ناکرێت واگاو لە دەهاتەکەی نییە وەسەرفی ژەزانی ئەم حکوومەتە حکوومەتێکی باش نیە بۆ بەشداری تیاکەی کاکە بۆ ئەو لەکەیەنیتە سەرخۆ و کە تۆ بە بەرپرسیار بزانین خۆیان ئەو لەکەیان هێنایە سەر خۆیان ئەبێ باجەکەی بن زۆر باشە بۆ پرسیارم کاتمان تۆزێک ماوە بەس لەبەرەوەی کە یاری هەیە بەردەوام سەیری یاری دەکەیت بەردەوام سەیری یاری دەکەیت ڕاستە ئاروەڵا مەشەجعی بەرشلۆ نەشم بۆی وتت نام بۆ بەرنامەگە یاری تیا بەرشلۆنە یاریە لەش ساغی دەخوازی سپاس لەگەڵ سپاس بۆی بینەرانی بەڕست سپاس باوکاران خواتان لەگەڵ